34 ساڵ لەمەوبەر کورد یەکەمین هەڵبژاردننی ئەنجامدا و ئەزمموی پەرلەمانی خۆی دەست پێ کرد بە ئومێدی دامەزراندنی مەرجەعی یاسایی، بەڵام ئەمڕۆ ئەم دامەزراوەیە لە بڕی ئەوەی چەقی بڕیارە چارەنووسازەکان بێت بۆتە قوربانی ململانەی دوو حیزبە دەسەڵاتدارەکە و پەک خراوە. ئەم پەرلەمانەی کوردستان هەر لە کاتی دامەزراندنیەوە هەندەی پێنەچ و تووشی کێشە و پەخستن و ئەنی مەشاکلی خۆی بووە. ئەوە بۆ چەندین جارە پەک دەخرێت، کاران ناکرێتەوە، بۆ چەندی ساڵ دوای ئەوە نزیکەی 2 ساڵیشەوە بۆ 2 ساڵ دەڕوا کە هەڵبژاردن کراوە پەرلەمان تا ئێستا کارە نەکراوەتەوە. ئێستا خەڵک وازی هێنەوە هەر باسی پەرلەمان بکەینێ ئێستا زوو دەشی ئەو تۆی نەماوە. ئێمە چەندی ئەندام پەرلەمانمان هەیە وا لێوێ ینی هەتا ناسنە پەرلەمانیش ینی ئەگەر بچن ینی سوکە شەرعیەتی نییە. زانا ڕۆستایی ئەندامی خولی دووەمی پەرلەمانی کوردستان ڕەخنا لەو هێزانە دەگرێت کە 34 ساڵە حکومڕانی دەکەن و ئاماژە بەوە دەکات ڕۆژ لە دوای ڕۆژ شەرمەزاری زیاتر بەسەر کوردستان دادەهێنن. ئاوکات جەخت لەوەش دەکاتەوە کە دەسەڵاتدارانی ئێستای هەرێم هیچ دەسەڵاتێکی شەرعی و یاساییان نەماوە. ئەوانەی کە بەرپرسن لە بەڕێوەبردننی ئەم وڵاتە لە ماوەی 34 ساڵی ڕابردوو ڕۆژ لە دوای ڕۆژ شەرمەزاری زۆریان هێناوەتە سەر هەرێمی کوردستان، بە تایبەتیش کارە نەبوونی پەرلەمانی کوردستان کاریگەری هەبوو لەسەر نەمانی شەرعیەت لە هەرێمی کوردستان. ئەوانەی کە ئێستا کە دەسەڵات دەژێڕن لە هەرێمی کوردستان هیچ شەرعیەتێکیان نییە لەبەرەوەی لەلایەن پەرلەمانێکەوە متمانیان پێ نەدراوە. ئەمە ئەم بارودۆخەکارە ساتاویەیە کە دوای 34 ساڵ لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێستا هەرێمی کوردستان پێدا تێدەپەڕێت. پەرلەمان کە گرنگترین دامەزراوەی یاسایی و دیموکراسیە ساڵ بە ساڵ لەلایەن دوو حزبی حکومڕانی هەرێمی کوردستانەوە زیاتر بێڕۆڵ دەکرێت. ئەم پەخستنەی دامەزراوە شەرعیەکانی هەرێم بە تەواوی بۆتە هۆی پەرکردنی هەرێم و لاوازکردنی لە بەرامبەر بەغداد کەچی پارتی و یەکێتی زۆر بێباکانە مامەڵە دەکەن و ئەزمموی سیاسی هەرێم دەکەنە قوربانی عینادی و خواستە حیزبیەکانی خۆیان. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.